پرۆژەی دانانی جۆزەی 20 ئەمپێری بۆ سنووردارکردنی کارەبای نیشتیمانی کە بڕیارە لە پارێزگای سلێمانی جێبەجێ بکرێت لەلایەن هاوڵاتیانەوە ڕەت دەکرێتەوە و دەڵێن لەم کاتەدا کە ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەهۆی قەیرانی داراییەوە لە دۆخێکی باشدانە پێویست بۆ حکوومەتی هەرێم هاوکاری هاوڵاتیانی بکردایە و کێشەی کارەبای بە یەکجاری چارەسەر بکردایە. لە بەرامبەر 20 ئەمپێر کارەبادا بڕێکی پارەی دیاریکراو لە ماڵان وەرەگیرێ ئەمە لە کاتێکدایە کە قەیرانی دارایی هەیە سیستەمی پاشەکەوتی موچە هەیە بە 3 مانگ جارێ سیستەمی پاشەکەوتی موچادەن ئەمە هیچ باش نییە فەرقی هەولێر و دهۆک و سلێمانی نییە یەک فەرقی نیە بۆ لەوێ داناندرێت بۆ لێرە دادەندرێت زۆرە بۆ هاوڵاتی زۆرە بڕۆ حیساب کە لە دوکاندارەکان سوحاکە ئەمپێرێکی دەکڕی 5,000 تێدەچێت حکوومەت 19,000 لێوە دەگرێت زۆرە بۆڕۆ وەک هاوڵاتیەک داوا دەکەم ڕایگرێ ئەو پرۆژە داوا لە حکوومەتی هەرێم دەکەن ئەوە جێبەجێ نەکات. پرۆژەی دانانی جۆزەی 20 ئەمپێری بۆ کارەبای نیشتیمانی نیگەرانی هاوڵاتیانی بەدوای خۆی داهێناوە و داوا دەکەن ئەو پرۆژەیە جێبەجێ نەکرێت و دەڵێن لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت تا ئێستا پلانێکی وردیان نەبووە بۆ کەرتی کارەبا تا سوود لە سەرچاوەی تر بۆ بەرهەمهێنانی کارەبا وەربگرن و کێشەی کارەبا بە یەکجاری لە هەرێمی کوردستان چارەسەر بکەن.